بەڵێ ئەمە بارودۆخی ناو کەمپەکەیە ئەو ڕەنگە پرسیارکەن بڵێن ئەم کچە خوێندکارەیە ها ئەبینن چۆن گازی فرمێسکرۆش بەسەر خوێندکارانە ئاڕێژن سەی هەتا دوان نەفەس لەگەڵ خوێندکارانەی بەڕاستی هێزە ئەمنیەکان زۆر بێ نامرۆڤایانە ڕوبەڕووی ئەم خوێندکارانە ئەبنەوە کە هەمویان ڕۆڵەی خۆیانن بەداخەوە سەیریکە چی لە هاتووە؟ ئۆکەی ئەمانە هەڕەشیان لێ کردوون ئەمانە زەختیان لەسەر دروست کردوون تەنانەت هێستا خوێندکار وای لێ هاتووە قسەش ناکات بۆ هیچ لایەنێک لێ دوان نایەت بە گازی فرمێسکرۆش کە ئێساش وا خەریکە چاوی منیش عەزەتی پێگا کە ئەمە دووەم جارمە لە ئەمڕۆیە گازی فرمێسکرۆش عەزەتی چاوەکانم و نەموو چاوم بات هاوڕێیان بیبینن ئەو گازە چۆن بە ناو خوێندکارانە هەڵەدەن زۆر نامرۆڤن ئەمانە